هەر حەزم لە بەشی بازرگانی و بزنس ئادمنستریشن بوو. دوای لە داهاتوو دەتوانیت لەم بەشە خزمەتێکی زۆری خەڵک بکەیت و چۆن حەلی کار بۆ خۆت دەڕەخسێنی؟ بەڵێ ئێمە لە ئێستاوە شەریکەکی ئاجنسیمان داناو لەگە هاوڕێکانمان ئەو بەشە زۆر یارمەتی دەربوو لە بۆمان لەو پرۆسی بەشدار بین. ئامۆژگارچە بۆ کەسانێک یانێت بێنەوە بەشێت ئەگەر حەزیان لە بازرگانی و بەرە پێدانی وڵاتەیە ئەویان دەکەم کە بێناو بەشەی. ئەمە خەونی منداڵی بوو؟ بەڵێ هە لە منداڵیەوە حەزم لە بەشی بازرگانی و بەرە پێدانی وڵاتە. هە لە منداڵی شۆبرەیشی بازرگانی دەکەین لەگەڵ باوکەمیشی مقاولات و ئەو شتانە دەکەین. واتە حەز دەکەی لە داهاتوو ببیت بە بازرگانێکی گەورە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئینشاڵڵا بە حەول و قووەتی خوای. پلانت بۆ ئەمە داناوە؟ بەڵێ. لێرە چۆن سوپاسی دایک و باوکت؟ زۆر ڕێز و سڵاو مێلە بۆ دایک و بابم بە سایوان نەدەگەیشتمە و قۆناغێکی ئێستا تێیدا.